وەک بتریا ئۆلێن دنیên ئەسمانی و سروشتی jî êzdiyan jî hinek cora guneh û hinek heram heyne ku hinekîş wan jî yên olîne û hinek jî yên civakî ne. Di êzîdxanê de vê carê em ê behsa wan corên guneh û heram bikin di nav êzdiyan de. gelek tişt heyne yani xuda neqaret hemû tişta yekcarî her wekî tizbiya bîn te xwarê em ça bêjîn rastî û derew yani rastî rêya Xwedê helala derew êkiş wan tiştê rû reşa ya herama guneha qedexekirneke mezina herama bo her kesiyeke bizanet ev ça tu bêjî rast û derew yani helal û heram ev tişte wê heyn me heyn sê çîn ê zêdiyatiyê de çîna şêxa çîna pîra çîna mirî de شێخانیەش داوان ژی سێچین وێتە ناوبەرا شێخانیە خۆدا ژی هەرێکش چینا خۆت زەوەجت هەکەر ئەوش چینا خۆ دەرباز بوو گونەها شێخ نەقارت مریدێ بەت نەقارت پیرێ بەت ئەوە حرامە ئەوە گونەها ئێزێدیاتێدا قەت چێ نابێت و هەر وەسای پیرژی تنێ چینا پیرانیە زەوجت مەحەدا پیرێوی تێ نەبێت ئەویژی دەتە ئالێکی مریدە ژی تنێش چینا خۆت زەوجن زێدەتر گونەهباریە و حرامەت ئێزێدیاتێدا قەتحەن هاتێدانان چێ نابێتن ئەڤە ئێکشوان دلیلێت هەرێت ڕئیسی کوت حەلال و حرامیەدا ڕاوی حەلالە و غڵتەی چێ نابێتن. êzidiyatiyê her tiştekî her karekî bête kirin dijî tiştên pîroz guneha û herama gelek tişt heramê tên û gelek kar jî yet heramê tên heke tu berê xwe bideyê hindek karê tên yet heram yet olîne û hindekî civakî ne heke em jek cuda bikeyn û berê xwe bideyînê ev gunehkarên olî dibine sê êk gunehên derheqê dînî dû شرێک کەفتن وڵە ئێزدیا دەرکەوتن سێ پێگیرینەکردن بە ئەرکان و ڕێوڕسمێت ئێزدیاتیەدا. باوریا êzdiya dinya kinyat ya avakiriya serdû diyardên hevdiş ew her du diyardene jî dûberekî navbera her du de heye ka kîdê serke bitin helal û heram jî êkiş wan her du diyarde ye ma çawa hene şevroş behecdoş zengîn û feqîr kind û bilind dûr û nêzik reş û spî wasa me helal û heram jî wêt heyn baweriya me de ya avakiriya gel kewna dinyayê binyadana dinyayê helal û heram peyda bû. ام êzînotê tu serbereke ser jê divêt xûn jê bêt û divê jî tu navê Xwedê jî ser jê bînî ava vî halê bûma helal bêt wekî dî jî tiştê mira tiştê fetisî ew jî ê herama her wisa xûn xwarina xûnê çungû ew tiştê fetisî ew edareta leşê wî giyandarî de xûna wextê ew xûna derkevit ew edareta leşî derdkevit her wisa jî xûn jî nate xwarin xûn jî heram bêt wek xwarin êziyatiyê de.
باوریامە زیاتیێدا ینی ئەو کەسێ مرید بزەوجتن چەندی شێخ و پیر هەینە بۆ ڕاوەکی مالبا بێنە یعنی چەند کەچ و ژن تێدا هەینە ناوا شێخ و پیرادا وەک دەیک و خوشکانە بڕە پیر هەرۆسا ینی شێخ و پیرێت ویژی دیسە مالبا باینە مریژی حەبول بنە مریدێتوان وەکی کوڕێتوان فەژێ هەندێژی زێدەی حەلالێوی ئەو کەسێدی حەماب دایک و خوشکاتێتە حسێبکردن پیرۆزیەکە هەرە مهمە تو بڕێنێ حەلال و حرامژێک هاتە فەقەتاندن حەقیا خودێ دێ زەوجت تنێ حەلالێوی زێدەباری وێ هەندێ وەک دایک و خوشک حەلالیا خودێ وحدانیا خودێ پرێڤەچێت حەلال و حرام لێرێژی تەنە جداکردن یە شێخژی هەرۆسا تنێ شچینا خودێ زەوجت ێراوی حەقیا خودێ باقیادی شێخ و پیر و مرید وەک دایک و خوشک و مرید و ماڵبا بڕاتێنە حسێبکردن ئەڤە ئێزێدیاتی ئەڤە ینی شرۆڤەکرد ناوەیە پیرۆزی ڕۆناییاوەیە ئەکرد و بەرێ خۆبدەیە گونە هێن دەرحەقی دینی ئەویە دژی خودێ ڕاتوەستێن دژی ملیاکەتە و پێخەمبەرە و خاسا و چاکا و پیرۆزیە دینی ئەڤنە گونە هەن گونە هێت مەزنن و سزایەتوانش دێ گەلک دژوارن ئێزیاتیەدا ئەم بێژین دێ دەڤلوانێتە خەڕیاندن ئەڤیت دژی ئێڤان خودێ تەعالا و ملیاکەتە و خاسا دژەت یاوان بێتەکردن هەن گوناهێکی دەرحەقیوان بکەتن و الآخرەت دژوارترین سزا دێنە سزادان هەکرد و برنێنیە گونەهێ شەڕێک کەفتن ئەو کەسێن ئێزیاتیەت هێلن و وتگەهنە دیانەتێکی دییان ژنەکە نە لە ڕێیا خۆت ئینن ئەتچاوی ئێزیاتیەدا ئەو مرۆڤ تێ نەشکاندن و بێ سوورد بن و ئێزیاتیەدا نایەنە حەواندن جارەکەدی هەر کەسێکی بچێتن ئەوێ ڕێ بەردەت مەثەلەن ئێکەش غێرجی بینێتن و الآخرەتیشی دیشە دژوارترین سزا تێنە سزادان نفسە ئینسانی زمانی ئینسانی چاوێ ئینسانی گوهت ئینسانی ئەف هەر چار دیاردانە کوم وەتکەن کو مرۆڤ حەلالی و حرامی ژێک جودا بکەتن هەکەر هات و مرۆڤ نەی پاڵەوان بێت ژیانە خۆدا نەی ڕەحمان بێت نەی عاقل بێت نەی ڕێبەر بێت ئەکی دەکەفتە ئەتخانە حرامیەدا دێ حرامیە بکار ئینت و دێکەفتە حرامیەدا وەک هزر هەر کەسێکی نەکو یعنی کەتە تشتێکی حرام تو بێ بخۆی ئان تو بکار بینی هەکە خۆت و هزرەکێ ئەن تو بێهاندەر ئان پاڵدەر بۆ حرامیە تو شریکەوە حرامی سەلاف تشتێکی گەلێکی حرامەت ئێزیاتیەدا چونکە ژبەرچی یە حرامە کەسانی ئێزیدی ئێکوهەی خوددان زارۆکە وقتی زارۆکێتە دەرۆکی تەنگاوێدا دێ محتاجی مەبلەغی کوژمەکی پارە بتن ئەو نەقارت کردی خۆ بەدە تەختۆری یان ژێک دەینێ خۆ نادت دێ ناچار بە دەرابێت چیکە یەکی زان فلان کەسی سەلەف وهەی دەوی پارەی ژێی وەرگرتن احتیمال ماهکێ ئەکە بۆ دوومە احتیمال ساڵێکی نەقارت بدەتن دەکەفتت مبارەکی گراندا و احتیمال گەرە ژێ دێ مالا خۆشی فرۆشت سوخمەتی مالی سەلەفی ئەو مالەیە کو وەختێ پارێ زێدا وەرگرت پارێ زێدا وەرگرت وەک پارە بتن وەک دەرامەت بتن هەروسان سەبقە کە دو سەبقەژی کەرن کرد بێژتن هەنجی مالی سەلەفێت خوارە زەبێنی دێنە سەر بێ حەد و هژمارە دێ بچەنگەری وگرن دێ هاونە دۆژێ و دەبێت مارە هەروسان سەلەف وەک کەریمەکە عەرەبیش بینە ڕیبە هەنجی مالی خۆدا بڕبەیە زەبێنی دێ قەیدە هاونە دەست و پێیە ئەو حەیرە چوڕیا نەبەتە سەر چوڕیا هەروسا سەبقاتێکی جوات بێژتن وای لە سەلەف خۆرت بێدین ئەزگیدا هەیە کەر بووکین تانیاوان هارە یان ژیدی گەلێک تشتێ بووینە ئیرۆکە باوەڕکەم سەروی دەمیدەم بەلێتێت عالەمێژی و وان تەقیم داوی تشتیە نەکو ئێزدی بێژ ئەزی ئێزدیمە ئەزێ خۆخەیم کەم ئەدزانن کو ئێزدی خوددانێ باوریە تنێ ئەو تش بڕای حەلالە خودی حەلال کردی و چیناوی و نەزێدەتر کە وەک ئالیێ زەواجێژی عالیت تشتێت خواردنێژی وێت هەین هەندێک تشتێت هەینەش بلیک و ئەم بێژینت ئاینیش داهات بتە دانان زێدەباری وێ هەندێ ئیرۆ ڕۆژ پێشکەفتە ناوی وەختیدا و
وان نوشدارا دا از بارد کب هر تشتی زیده خو خودم بخود زیده حرام اما اب حقیقت ده تأثیر لشوی کد وکی دیش هندک تشتوی تهی نافی زیدیاتی دا زیدیاتی جد دورت او يد بيجيريه أركان ورسمة إزدياتية نكن إجبار كوت إزدياتية دا فرز طريقتي وحقيقتيتين فرل سرمروفي إزدي أفان فرز طريقتي وفرز حقيقتي جيبة كاتن هكرتو بيا أو يت جيفاكي جي أوان جي هندك دياروكن نشاز يتهين هكذا جيفاكي دا هندك تشتد نشرين بكتونا درس وكي دراو غيبات بختان جهداريا بدزيفا إنيتك خراب هابتن دامان بيسي سلاف أفا قلك خرابة دي سهر هجمارك بتكارين دي هنت إزدياتي دا قرك مروب خوش دوركت قلق باشا دزينكت خوارنا مالي هيتيما ناخوت يا سيويا خوارنا مالي خلكي بيدات بروري بيدادي ناخوت كشتنا بسوج نكت ريقريه وطالانين نكت دي الآخرات أفنشك بعزد بن دي سزايفان قلق جرام بن باوریا مەدا هەر ئینسانێک هەر مرۆڤک بەتە پاڵدەرێک بەتە هاندەرێک و حرامی بێتە بکار ئینان بۆ کەسێکی دیژی یعنی ئەس نۆکە بەرادەرێکی خۆ هاندەم بۆ کارێکی حرام ئە شریکێوی حرامیێمە باوریا مەدا هۆسایە ئەس ئێکی هاند بدەم بچت ئێکی بکوشت ئە شریکێوی قەتلێمە وی خونێمە باوریا مەدا وەسە ئەوە وەک ئەم دێت بێژین ئەڤەل پشتی مرنێ پشتی مرنێ وەختی مرۆڤ چتە جێ حەق و حسابێ چی من ئەو کارە من ئەنجام دابت ئان من هاان دابت بۆ ئەوی کاری ئەشریکە من دزي تشكي قالك يكون هات ازياتي دا خدي تعالى قبولك يا دزيا چنگو خدي تعالى حلال كري مال مروفي كدا مروفي زحمتها مروفي حلال كري رب العالمين مالك كسيكي بوكسكي حلال نكريا فتشتي مروف بكت كدا مروفي مال مروفي تعب مروفي زحمتها مروفي مروفي حلاله مالك كسكي مروفي ني حلاله خوشي ولفزتها فيدن يكر انكو خو تركا خوشي ولفزت وطام وترشك الدنيا دان الفي دنيا برب اخرت يكر الفي دنيا او كساني الزحمه دي وەک نەبوو وەک دزی وەک ئەڤنا کوشتنا بێسوچ ئەڤنا زیاتێدا یا حرامن کوێ ڕەنگە ئەف گونێت هەندێکوتەن نانەعفوکردن دیسە سەبقەکە قەولی مەواد بهێت بجێت یا حرامە قەتل و زنە و خون دزی و دەرە و نەبوون وێژ غێری خودێرە سوجودە بوون ئاینێ ئێزیدیاتێدا کە وەک جڤاکشک و خەڵکێ ما هەموو ژێوێ زانتن پرسیارێ ژێ بکەنژی ونت بینن ده کەس ناف جڤاکێ و ناف خێزانێشدا و دەوروبەرێت خێزانێشدا ئەوە هەما تۆمەتیکیان دەتە حرامکرینە و پرێزا دایک و خوشکێتێنە حەسێبکردن وێژەش دەستپێکی ئەم دەست پێکەین بێژین ئێکژێت دایک یا دوێ خوشکە یادی مەتە یادی خالەتە یادی ژن مامە یادی ژن خاڵە یادی ژن پسمامە یادی بژین خوارزیاویە و یادی برازیاویە ئەڤنە هەموو تێنە حرامکردن مەثابەتە دایکێ و خوشکێ پێک ڤەژین خزمێتێکن مرۆڤێتێکن خوونەکن ئەلگەلێک ڕاد بن و ڕوودنێن دانوستاندە ناوان ئەلگەلێک باوریاوان ئەوە کو مەتەلەن ئەو ژنێت وێ خێزانێدا هەر ئەڤەنە یان مەتە یان خوشکە ژێ خاڵە یان برازیایە یان خوارزیاویە ئەڤنا خرب مەثابەتە دایکی خوشکێنە ئێکسەر لێت قەدەغەنە و حتا نەکێژی بلی وێندێ چاوێ خراپژی بەرێ خۆ نادەنێ ئەما چاوا بێتن گەلک جارایەکی هەیدێ چتەمارە خاڵی خۆ دێ دژە خاڵا خۆ بیتن
هەما بتریا خەلکێ نابێشتێ خاڵ دەبێشتێ دادێت توە چاوانی ئەن دێمە تا خۆ بینێت محەبەت و ڤیاناوی نابێشتێن بەتێت توە چاوانی دەبێشتێ دادێت توە چاوانی ئەمە ژێکە کەچێت خوشکێ بنەنێت برای بدەبێشتێ کەچا من ئا خوشکا من ئەفەت ئێزدیاتیەدا ده کەس ژێ من وتە گوتە پرێسکردن مەتە و خاڵەتە و ژن مامە و ژن پسمامە و خوارزیای و برازیای و باڵتیسکە ئەفنا مەتابەتە دایکێ خوشکێت ئێزدیاتیدا تێنە هژمارتن. دیسە هەندێک ڕفتارین دیژیت ئێزدیاتیەدایتین ڕەنگە ڕۆژانە مرۆڤ توش بتن هەکە مرۆڤ خۆشی دوورکەت گەلێک باشە مەدەنە خواردنە گۆشتێ مەرار تفکردنا هەردی ئیشاندانە گیانەوەرە ئەفی گیان لەبەر برینەدارە سمبێل تڕاشین ئەف تشنەژی جیواکێ مەدا گونەهن هەکار مرۆڤێ ئێزدی خۆشبان تشتا خرە دوورکەت گەلێک باشە ئێزدیاتی وەسایە هاتیە ناسین ڕێکەکە ڕاست یە درست یە پاقش ئش ئالی ئاینیڤە سزایەت خۆیەتەن یە گونەها بکات و یە دەوێت حەلال و حرامە بزانێت وش ئالی جیواکی بەشێک دائیمەن دەوێت سەرڕێکە ڕاست بچێتە. البدر وهي جنها وهي حرام مثلا بنمونا أو تمل على شيء أسو خزانة خوتين أسو مثلا دي إن هندك حوالد مدين قالك تشتري مالي أس أنجام دم شدبت على شيء أم أنجام هذا حرام شنابة أصل على شيء بم أصل النف نبينا على خو مثلا يقبل بد فقول هي حرامة حرامة شنابة قنها يا شن بس الدربة أنا حرامة أما وقت بيجي فرق بإيخ أنا برا قنها ونا برا حرام وقت المرود بيجي حرام يا بالريارة خلاص أبا شو بالريار إيك مثلا رياض ديني خو غير كرف حرام وانتهى إيكي قشتي مرار فار حرامة أما من أخذ نكر شدبت أصل أخذ ناخو ليفا بوم أفد بيجنا فيه قنها ما قنها كر من قنها كر بس فرق نبايا حرام بوني باور بك تشتي حرام وتشتي قنا تشيل لالش بت وتشيل مال بت وتشيل هردا فرك بت وتشيل دربي ولاتي بت قنا هر قنا انسان يزدي وقت بك تشم ما حد سدتين ما الريو رسمي ديني خوتين ما قانون ديني خوتين او قانون هاتي دان او حد سد ما تدانا شنابت تو تجاوز سربكي وجاتي لالش بي تو دربي ولاتي بي تو القندكي بي تو الباجيركي بي تو الدشتكي بي تو الاقاركي بي قنا هر قنا برتيل اوجك ديار دكا قالك خرابه وقت اي جواك زيديات هذا وحرام كري وبرتيل وقت بجن الرشوه هيش رنجكي كساني يزيد شنابه الرشوه بخوت تقول رشوه قالك قنيا سبق قولي بجتن برتيل نخو اف درواره ودروينا كده بلافا بلقوا دوجه بدو بشت كمارا يعني كساني بخوتن رب العالمين روجه اخرته دي سزاكي مزدت او جي سزاوي دي كفته دوجه ودفت مارا باو سزای في براسي وعايدي ميري ومجلسنا ما هاجينينا وتشتي بيتن هكرج ديني دركف فقراندناوي نابد بو نافي زيدياتي يعني هاو كيري زياتيتت وتباوري مدام بيجي او كسب كيرديني خونت كيرديني كي كسي دي جنايت فملت محتاجي كسي نابد او كسب الشناف ديني دركفتي ودرباز وجارك دي بزفرتا دي بيجي محتاج يا بطنما هما كتاكيد بخو بجار بتراوي دري او ديني او جي بشتناف او جي استفاده جناكن هر وكي تشاوى ازدياتيه لا محتمل وانجي بيلت
باوریامە ئێزدیادا هیچ جداهیەک ناوبەرە ژن و زەلامێدانی نەبوو چش ئالیێ جڤاکی بەچی ئالی ئۆلیڤە ئەو بیر و باورێت تێنە فەرزکردن سەر مرۆڤ ئێزدی چی ژن بچی زەلام بەت جوداهێنینە ژنە ئێزدی دەبێتە ئەرک و هەیە خۆ ڕابەتن و پێگیریە ڕێباز و دانوستاندنا ئێزدیاتیە بێت نەفسشی زەلامژی وەکی وەیە هەر تشتێکی تو بکەی ئێش و ئازارە هەر نەفسەکێ بدەیت هەر نەفسەکێ تو بدەیت یعنی سوبەی گیانەوەرە مانای حرامە تو سوبەیەکی حیوانێکی ئێشین و ئازار بدەیت مانای حرامە سوبەی تو دارێکە کەسک هەزاراتان یەساغا ئەوژی مرۆڤە نەفەسە و دات و ستینت و شینتێت و بلند بتن و ژیت و دمرێتن تو بکوژی ئێزدیاتێدا حرامە چێ نابێت توەرزێ ساڵێدا نسبەت بۆ زەواجێ ئەمە کە بین مەسەلەن کە وەخت و دەمێت ساڵێدا مەدەین ڕۆژا سێشەمبێ ڕۆژا سێشەمبێ کەفتە سەر شەڤا چارشەمبێ ji ber ku çarşembû rojeke pîroz e nûma êzidiya sebeqa qewlê bê çarşemb rojeke fadil e melef herîn efran de bû eşq û dil e naset kir ruhê çû gafil e çarşemb rojeke bi hesab e ejman meleke hatibû ev cewab e deriyet xêrav vekirîne ji roj hilateta roj av e ji ber pîroziya çarşembê ku baweriya me êzî de çarşembê ku roja Rabbil Alemîn ev kinyat û ava kirî roja çarşembê de û çarşemb û şeveke pîroz e kesanî êzîdî zewac şeva çarşembê çênabitin ئەم ێزیدی ئەم دارێت کەسێک نابڕین دارێت کەسێک ئەم نابڕین ji berçî çengu ew darêt kesek ew dar dê çik deteva çê bi du sê salê de ew dê mezin bit heta nihojîk bi wî şêweyî wextê em sefera masta meha ئاdarێ ئەم تێنە سەفەرا کێشانە قۆلا ئەم هیچ دارێت کەسێک چی شێوە هیچ ڕەنگێکی ئەموان دارە نابێت.